بۆ ژن تەنها ئەم ڕۆژە شەرت نیە ئینسان هەر یادی بکاتەوە. ژن پێویستەکە هەموو ڕۆژێ لە یادی کۆمەلگای بەتایبەتی ئێمە هەبێ، کۆمەلگای کوردی ئێمە شەقی ئەو سەدەم بە لەبەرەوەی کێشەی ژن زۆر لەوە زیاترەکەیە. من و تۆ باسیکەین ئێستا لە هەشتی ئازار لە یەک ڕۆژە تەواو نابێ. لە کاتێکا من دەستم کردو بە خەباتکردن و شۆڕشکردن لەگەڵ شان بەشانی پیاوەکان، ئەو کاتە زۆر کەم بوو دەگمەن ژنانەیان توانی لەگەڵ پیاوانە سیاست بکەن و خەبات بکەن و بۆ شێوەیە. ئێمە ئەو کاتە لە حەفتاکانە و لە هەشتاکانە تەواو تا ئەخیری هەشتاکانیش من هەر لەگەڵ برادرانی حزبی شوێیە بووم و خەباتم کردو، هەڵمان داوە تێکۆشانی ئێمە ئەوە بۆ وشارکردنەوەی ژنان، چەند وشیار بن ژنان، چەند بە ئاگا بن. زۆر ڕۆڵی تریش کە ئێمە دانیشتوین باسمان کردو بۆیان و پێمان گەیاندن. تەواو ئەو سەردەمە وەکوم سەردەمە تەکنەلۆجیا و زانست و شتانە بەو شێوەیە فراوان نەبوو. خەباتی ئێمە زۆر زەحمەت بوو لەو سەردەمە. وشیارکردنەوەی ژنان بوو ئێمە بۆ ئەوەی کەوا چۆن مافەکانی خۆیان بپارێزن، چۆن ئەو هەوڵ و هیلاکیە کە ئیدەن پیاوان ئەوە پێشێری مافیان نەکە. ئێمە ڕۆژ یعنی وریاکردنەوە وشیاریمانە بە ژنان لە ناو گوندەکانە ڕۆژانە، یعنی نەک تەنها بڵێم هەشتی مارس، هەموو ڕۆژێک ئێمە ڕۆشتینە گوندەکانەوە و کۆبنەوەمانە کرد و ژنانمانە بینی و یارمەتیمانان بە هەموو شێوەیەک لە ڕووی معنەوی و قسەکردنەوە و شیارکردنەوە. ئەو کاتانە کە ئێمە ڕۆشتینە گوندەکان بۆ شیارکردنەوەی ئەوان، حتا پیاوەکان حەقدێک و ڕقێکیان لە ئێمەمانان هەڵەگرت بەو شێوەیەکەوە ئێمە ژنەکانیان لێ هەڵەگێڕینەوە، بەو شێوەیە محارەبەیانە کردین، قسەی ناشرینیانە کرد بەرامبەرمان. ئەمان ئێمە هەر کۆڵمان نەدا، هەر بەردەوام بووین لەو تێکۆشان. ئەمان زانی ڕۆژی لە ڕۆژان ئەمانە ئەبێت وشیار کرێنەوە بەوەی کەوا بتوانن ڕێبدەن بە مناڵەکانیان بچنە قوتابخانە کچەکان بە تایبەتی ژنەکان بۆ خۆیان خوێنەوار بن، بخۆیان وریابن. ئەو بەر هەموو ڕەنج و دەستکەوتەی کەوا پەیایەکان شان بەشانی پیاوەکان لە پیاوەکان کەمتر نەبوو ژنەکان. ئەمان هیچ حەقێکیان نەبوو، وەکو بەرهەم حەقێکیان نەبوو بیخەنە گیرفانی خۆیانەوە، هەموو چوو گیرفانی مێردەکانیانەوە. ئێمە تەنها وشیاریمان یعنی هینمان پیان کەوا بتوانن ئەو حەقی خۆیان، ئەو مافەی خۆیان کە هەوڵیان ڕەنجیان ئیشەکەن بە شان و بازوی خۆیان باری تایارە خزمەتکردنی مناڵە دەر و دەشتە هێنان و بتن هەرچیش ئیش هەیە قورسایی هەبوو لەسەر شانی ژنەکان بوو بە زۆرتری، ڕاستە پیاوەکانیشیانە کردیشی دەرەوانەکرد. ئاهاتە سەر بەرهەم و حاصڵاتەوەیان بدەیان فرۆشت حاصڵاتەکەیان قسە گیرفانی خۆیان. ژنەکە ئەبوایە هەر چاو لە دەستی پیاوەکە بێ، بە پیاوەکەی بوتوایە شتێکم بۆ بکڕە، جلێکمەوێ، پێویستێکمەوێ، هیچ ژنانە شتێکەوانە ئەبوایە ئەم پیاوە بیکردایە بۆ هەر چاو لە بەری پیاوەکە بواە. خەباتمان و تێکۆشامان ئێمە بۆ ئەوە بوو کەوا وشیاریان کەینەوە بەسە ئیتر قبوڵی نەکەن بەعزێشت هەیە مافی خۆیان ژێر پێ نەخرێن نەچەوسێنرێنەوە بەو شێوەیە. ژنانی کورد هەمویان قارەمان بوون، لێ هاتوو بوون، ئازا بوون، بەڕاستی ترس لە چاویانان نەبوو، بەڕاستی شان بەشانی پیاوە بکەن. باوەڕت هەبێ پیاوی کورد ئەگەر ئەو ژنانەی لە پشت نەبووە بە حیاتی نەیانتوانن شۆڕشە بکەن. تەنها ئازایەتی خۆیان نەبووە، بەس بەداخەوە باس ناکرێت ئەو ئازایەتی و لێ هاتووی ژنان بە دزیوە نامەبردن، کۆکێشان، بۆ دەرەوەشت ڕەوانەکردن. چزانم بچیت بۆ باسکەم زۆر شتەیەکە ناتوان لێرا باسی ئەتوانە باسی بکەمان بیر بناتە ببوورە بەستەوە نەبوو. لەمە بەستم ئەوەیە قارەمانەتی ژن، ئازایەتی ژن، ژنی ئێمە زۆر ئازایە، زۆر لێ هاتووە، زۆر چاونەترسە و زۆریشیان تەسحیان بە ژیانی خۆیان و گیانی خۆیان ناوە لە پێناوی ئەو خەبات و شۆڕشە. ئەمان ئێستا بەداخەوە چکم دەست و دەسەڵات پیاو سالاریە بە هیچ شێوەیەک ئەو هەموو خەباتە کە ژن کردو دیشان بەشانی ئەوان دیار نییە باس ناکرێ، باسەکری بە شێوەیەکی یعنی کەم کە ئەنەما شتێکی وانە بووە. ژنان ئەمان بە پێچەوانەوە ژنان زۆر قارمان بوون، ئازا بوون. دوای خەباتکردن و تێکۆشانی ژیان شۆڕشێک تەنهاوە نییە تۆ بەس چەکەکە هەڵگری تۆ بێ لە سیاسەتە لە داخلە زیاتر شت بکەیت و یارمەتیان بێ. ئەگەر تۆ دەست پێکەر و دەست کێشەری ئەوان نەبی بۆ ناوەوە هەرگیز ئەوانیان نەتوانی بێنێ ناوشارەوە حتا عملیاتکردنیان ئیشکردنیان بۆ ناوشارەکان جوڵیان نیان نەتوانی ئەوان ئەگەر ژن نەبوایە.
بە ئازایەتی و قارەمانەتی ژنەکان نەبوون. بەڕاستی ژن هەمیشە دەوری زۆر هەبووە، هەمیشە ژیانی لە خەتەرە بوو، لە ناخۆشیە بۆ باپێت بڵم زۆریش نەکەم لە مەترسیا بوو. طبعا زروفانە لە خۆتوزانی زروفێکی لەبار نەبوو بە ئاشکرای ئینسان بتوانێت پەیامی بگەینێتە کۆڕ و کۆمەڵ و دانیشتنیادی بکەینەوە. ئەو کاتانەی کە توانی بێتمان یادی بکەینەوە بە ئاشکرا کردومانێتەوە ڕووکو ئێستا و زیاترش دیمەمە پیاوە لە ناو ژنانە. ئەما لە کاتێکە لە شاخ بووین هەر عینەشت کۆ بووینەوە هەشتی ئازار ڕۆشتین بۆ دێهاتەکان زیاتر ژنەکانمان کۆ کردەوە، قسەمان بۆ ئەکردن دەربارەی ژنان و تێکۆشانی ژنان خەباتی ژن، هەر ژن بۆ توانیوێتی ئەم ڕۆژە پێ بگەیەنێت و دروست کات و خەباتکە لە پێناوی مافەکانی خۆیان و مافی خۆی دەست بەجێ بکە، یعنی بهێنێتە دی. هەر ژن بۆ توانیوێتی ئەمانە بکە. ئێوە قارەمانن، ئێوە ئازان، ئێوە تێکۆشەرن، هەموو ژنێکی ئێمە زۆر ئازایە مەسەلەن خەریکی تێکۆشانە و هەوڵدانە و یارمەتی پێشمەرگە و ئەماناکە. لەگەڵ وێشە ئێمە بێ نەترسین، چاونەترس بین، مەسەل بەو شێوە پەیامەکانی خۆمانمان گەیاندوو بە پێی توانای خۆمان ڕۆشن بیر بین لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە هەموو ڕوویەکەوە ئەبێ یعنی حەقمان هەبێ وەکو ژن ئێمەش بچینە ناو شان بەشانی پیاوەکان وەکو کارەکەین، ڕۆشنبیریشمان هەبێ بتوانین دوایەوە بتوانین مناڵەکانمان خوێنەوار بن، نەخوێنەوار نەبن، بتوانن پێشکەوین لە هەموو ڕوویەکەەوە و مافی خۆمان دەست بەرکەین. بەو شێوەیە یعنی ئێمە خەباتمانەکە پەیامی خۆمانەگەیان بە خەڵکەکەەوەی بەنای خۆمان لە هەموو گوندێک لە هەموو شوێنێکە ڕێکخراوێک بەم کارەی خۆی هەڵەسا ژنان. ڕێگری هەبوو چۆن ڕێگری نەبوو، ڕێگری هەبوو لە هەموو ڕوویەکەوە، بە تایبەتی حتا لە ڕۆدینیەکەیشەوە. ئێمە کە هەوڵمانەداوە یعنی پروپاگاندە و قسەی واوایانە کرد بۆ ئێمە یانوت ئەمانەیەن ژنەکانمان فێرەکەن، ژنەکەمان لێڵەگەڕ مەسەل بۆ شتانەیانەوت ئەمانە ڕێگری بوون، نیا لە هێش ژنانیان بێن، کچان بێن، تێکەڵمان ببن، تێکەڵ ڕێکخراوەکانی ژنان ببن. زۆر ڕێگری هەبوو لەو سەردەماوەکو ئێستا نەبوون. ئێستا سپاس بۆخوا یعنی گەنجەکان و ئەم جیرانە ئێستا هەموو ڕۆشنبیرن، هەموو خوێنەوارن، باشن، چاوکراون. ئەمە لەو کاتانە ڕێگری زۆر هەبوو نەیانە هێشت ئەوایە تۆ تەنها سەر بە ڕێکخراوێک بوویتایە، سەر بە دەوڵەت بوویتایە، گینە بە ئاشکرا بە هیچ شێوەی نەتەتوانی ئەوە بکەیت. ئەیلا بواە بە شێوەیەکی نێنی بواە لە ژێرەوە لەم لاولەولا دانیشتیا باسی ئەو شتانت کردایە. تەمان ئێمە 50 ساڵ بەسەر ئەو خەباتەی ئێمە وا خەریکە تێپەڕی نەک خەریکە بەداخەوە هێشتا نەگەشتونێتەوە ئامانجە و ئەوەی کەوا ئێمە هەوڵمان بۆدا. ئازادی و ماف و حەقی ژن ئەوە نییە کە هەیە ئێستا ژن جلیزەقی بەقی لەبەرەکەن و خود بەعزێشتەیە منایڵەمەیکەنەوە ئەە ئەمە بریتینیە لەوەی ئازادی هەر ئەوە بێ ئازادی بریتە لەوەی کەوا بتوانن هەموو مافێکیان هەبێ، ژن نەکوژرێ، ئازاد بن، بە حڕێتی خۆیان بڕیار بن لە ژیانی خۆیان بڕیار بن. ئایا من ئەتوانم مەسەل بۆ نمونە مناڵ دروستکەم یا درستی نەکەم، مێت بکەم بەم پیاوە یاخود نەیکەم. مەسەلەن ئێستش ئەبینی بەداخەوە قسەیەکەم کەوا لە وڵاتی ئێمە یعنی ئێمە بە ژنکوژ ناومان دەرکردەوە کورد بەداخەوە، یعنی لە دوای 50 ساڵ ئێستا ئەو ناوەمان هەبێ شتێکی زۆر ناخۆشە. بەڕاستی نەوەڵا نەگەشتونە تا دەف و ئامانجی خۆیان و بە هیچ شێوەیەک ئەو تێکۆشانەی ئێمە بۆمانەکردن، ئێمە ئەمانویست ئەو حەقە و ئەو مافە نەهاتۆتە دی بەڕاستی تا ئێستش هەر پێ دەسەڵاتی هەیە بەسەر ژنا و هەشتی ئازار زۆرەگەنێ لای منەمان من وەکو لەسەر تاشەوە باسم کە قوربان تەنها نەکەر هەشتی ئازار هەموو ڕۆژێک پێویستە یعنی تەرکیزکردن بە کوردیەکەی بێتەچی تەرکیز پێم بڵێ یعنی هین بخینە سەر خاڵی ڕئیسی ئەوانە بۆ ژنان، یعنی ژنان پێویستە کەوا حەقیان مافیان نەخورێ، پێشێن نەکرێ، حەقی خۆیان هەبێ، دەنگیان هەبێ لە پەرلەمانە، لە سیاسەتە، لەمانە ئەبێ ئەم ژنانە ڕێپێدراو بن، بێنە ژوورەوە، ڕێی خۆیان هەبێ، ڕادەت بڕن، ینی ئەبێ زۆر لەوە زیاتر بێ کە هەیە ئێستا. هەشتی ئازار نەک تەنها هەشتی ئازار،
هەموو ڕۆژەکان ئێمە توانین وەکو هەرچی ئازار چۆن چامان لە سەرەتی ئەمڕۆ هەشتی ئازار ڕۆژی ژنە بە هەر ئەمڕۆ نەبێ هەموو ڕۆژی هەر بە ڕۆژی ژن بێ و هەموو ڕۆژێکی ڕۆژی ژنە تۆ ئەگەر ڕۆژێ ژنەکە لە ماڵ نەبێ و کاروبار بەڕێوە نەبا و مناڵەکە بەخێو نەکا و ئیشی دائیرە و هەموو شتێک نەکات یعنی ناکرێت نییە یعنی ژن هەموو دقیقەیەک وجودی هەیە لە کۆمەلگاکەی تۆ هەمیشە ئێمە هەین ئێمە نەبین کۆمەلگا لەنگە بێ نابێ بێ بوونی ئێمە ژن کاڵم ئێمە مەبەستم ژنەکانە بەبێ بۆنی ژن کۆمەلگا لەنە هەرگیز سەرکەوتوو نابێ هەر شەلە بێ هەلارە بێ جا لەبەرەوە ژن نیوەی کۆمەلگاکەیە ڕاستکەرەوەی کۆمەلگایە تەواوکەری کۆمەلگایە لەبەرەوە ئەبێ هەمیشە ئێمە ژن بەو چاوە سیرکەین تێکۆشان بەم شێوەی بڕوا بەڕێگەوە کەوا ژن هەموو ڕۆژێک حەقی ئەوەی هەبێ کەوا مافی و حەقی و دەنگی و یعنی هەموو شتێکی هەبێ لە هەموو جێگەیەکە وڵا من داواکەم لە هەموو ژنێک لە هەموو ژنێکی جیهان نەک تەنها لە ژنی کورد لە هەموو جیهان بە تایبەتی لە ژنی کوردیش ژنی کورد زۆر عەقڵە زۆر وشیارە زۆر سالا هێمن و لەسەرخۆ و دایکانەیە و دەسڕەنگنە لە هەموو ڕوویەکەوە عاقڵن لە هەموو ڕوویەکەوە توانن هەموو شتێ بکەن یعنی زۆر شت هەیە لە ژیانی ئێمە ژنانە کە ئەیبینین ئێستا و سەلماندوویەتی کەوا ژنی ئێمە چەنەوەیە ئازا و تێکۆشەرە جا لەبەرەوە من داوامەوەیە لە ژنان لە خوشکان چاوکراوە بن ڕۆشنبیر بن جوان بیرکەنەوە پشت یەکتر لە عەرزنان یەکتر نەشکێننەوە لە دواوە ئەمە بۆچوونی منە دەربارەی بەو خوشکانە زیاتر چاوکراوە بن دەربارەی ئەوەی کە هەیە ئێستا لە وڵاتی ئێمە